سلێمانی جەلال محەممەد سڵاوت لێبێ پێشتر هەندێک گرفتی تەکنیشیمان هەبوو دەتوانی زانیاریمان بیت لەبارەی ئەجەندای کۆبوونەوەی هەردوو لایەنی کۆمەڵی ئیسلامی وێشەتی نیشتیمانی بەتایبەت سەمارەت بە هەڵبژارنەکان و بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان. بەڵێ کاکە باس دیارە کۆبوونەوەکە نزیک بە 15 خولەکێکە دەستی پێکردووە لە هەردوولا لە ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە سلێمانیە، بەڵام کاماژەم پێکرد دیارە کۆمەڵی ئیسلامی لە دوایین کۆبوونەوەی سەرکردایەتیەکەدا دەیەوێت جەخت لەوە دەکاتەوە کە دەیەوێت سیستەمی سیاسی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بگۆڕێ، ئەوەی کە تا ئێستا هەیە باوەڕی وایە کە فەشەلی هێنا و ڕووبەڕوویەم شکستە بووینێتەوە کێسە دۆخی هەرێمی کوردستانی تایە و تەنانەت دەیانەوێت دەموچاوەکانیش بگۆڕێن. بۆیە دیارە لە دوای ئەو سەردانیان بۆ بەغدا لەگەڵ هاوپەیمانی دیموکراسی و بزوتنەوەی گۆڕاندا لە ئێستا لە جوڵەیەکی تر هەیە کە ئامادەکاریە هەم بۆ هەڵبژارنەکانی هەرێمی کوردستان هەم بۆ هەڵبژارنەکانی عێراق. ئەمە لە کاتێکدا لە کەرکووک قسە و باسێکەیە لەسەرەوەیکی هاوپەیمانەیەکی گشتی لە نێوان لایەنە سیاسیەکاندا پێک بێنرێ بۆی کە بەشداری لە هەڵبژارنەکانی عێراقدا بکەن، بەڵام دیارە بە پێو زانیارانەی کە لە بەردەستمە ئەگەرچی هێشتا یەکلایی نەبووەتەوە ئەم هاوپەیمانیە ئەگەری زۆر لاوازەکە ینی هاوپەیمانیەک لە نێوان لایەنە سیاسیەکاندا دروست ببێ بەتایبەتی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی تا ئێستا و بڕیاریان یەکلایی نەکردوێتەوە کە بچنەوە هاوپەیمانیەتی گشتیەوە کە لە نێوان لایەنە سیاسیەکاندا دروست بووە. لە هەرێمی کوردستانیش دیارە هەڵبژارنەکانی هەرێمی کوردستان لە ئێستادا تۆمارێکی دەنگدەران هەیە کە باز لەوە دەکرێت بە پێی هەندێک لە زانیاریەکان نزیک بە 900,000 دەنگ دەرفەت هەیە بۆ ساختەکاری لە ناو هەڵبژارنەکاندا و کۆمەڵی ئیسلامی زۆر جەخت لەوە دەکاتەوە کە نایەوێت بەم تۆمارەوە هەرێمی کوردستان بچێتە ناو هیچ جۆرە هەڵبژارنێکەوە و دیارە لە ئێستاش لەو کۆبوونەوەی ئەم ڕۆژی کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە هەبوو هەمان خاڵ و هەموو باسوخواستیان ئەمانیان هەموو کردووە تابتویان کردووە، ئەوانیش لەگەڵ ئەوەدان کە دەبێت تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە ئەو ڕێژوێنەی کاملەی کە هەیە بۆ هەڵبژارنێکی پاک و پێگەر لە هەرێمی کوردستاندا بە چاودێری نێودەوڵەتیەوە بەو شێوازە بچنە ناو هەڵبژارنێکەوە نەک بەو تۆماری کە ئێستا هەیە گەرچی وادەیەک بۆ هەڵبژارنەکانی هەرێمی کوردستانیش دیاری بەتەر لە تۆماری دەنگدەرانیش جەلال دەوترێیان دەنگۆیەوە هەیە هەندێزی سیاسی ئامادەیان نییە کە بەم زوانە هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا بەڕێواچێت لەم بارەوە هیچ زانیاریەک هەیە و هێزە سیاسیانە گرفتەکە چییە بۆ ئەوەی کە نایانەوێ بچنە نێو هەڵبژاردنێکەوە؟ خۆی لە ئێستادا هیچ هێزێکی سیاسی بە فەرمی باسی لەوە نەکردووە کە نایەوە بچێتە ناو هەڵبژارنەکانەوە، هەمووی ئەوەندەی کە لێدوانی فەرمی دەدەن ئامادەن بۆ هەڵبژاردن، بەڵام دیارە لایەنێکی وەکو کۆمەڵی ئیسلامی کە ڕاکەی دیارە نایەوێت بۆ تۆمارە دەنگدەرەی کە ئێستا هەیە زیاتر لە 900,000 نزیک بە 900,000 دەنگی ساختە توانای ساختەکردن هەیە لە ناو دەنگەکان و لە ناو هەڵبژارنەکاندا، نایەوێت بەم تۆمارە بچێتە ناو هەڵبژارنەکانەوە فشار لەسەرەوە دروست دەکات کە دەبێت ئەم تۆمارە نوێ بکرێتەوە و دیارە نوێکردنەوەی ئەم تۆمارەیەش ئەگەری هەیە بە وسیلەیەک بێ لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق یا لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆەوەی کە تۆمارێکی نوێ ئەو بایۆمەتری نوێی کە لە عێراقدا ئێستا سەرقاڵی بایۆمەترین کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانی عێراق کە گەربێتەوە ئەو بایۆمەتریە بگاتە لە 180 کە ئێستا لە 160 بە پێی هەندێک لە زانیاریەکان ئۆتۆماتیکی ئەو تۆماری دەنگدەرانی کە ئێستا لە هەموو عێراقا هەیە و هەرێمی کوردستانی سوودی لەو تۆمارە وەرگرتووە ئەگەرچی زیاتر لە 200,000 دەنگی زیاترە لەو تۆمارە تێدا خراوە ئۆتۆماتیکی و تۆمارە ئیلغا دەبێتەوە و پێدەچێت و کاتە جارێکی تر هەرێمی کوردستان ناچار بێت تۆما یا بایۆمەتریە نوێی کە عێراق دیکا بەکاری بێنێت بۆیە دەنگۆیەک هەیە بۆ ئەوەی کە هەڵبژارنەکان لە دوای 105 ڕۆژش کە دیاریکراوە نەکرێت لە وادەی دیاریکراوی خۆیدا بکرێت کە کۆتایی تەمەنی پەرلەمانە و ئەگەر بێت و لە دوای 105 ڕۆژەکەش هەڵبژاردن بکرێت پێویستە پەرلەمان جارێکی تر کۆ ببێتەوە و تەمەنی خۆی کورد بکاتەوە یا هەڵبژاردنێکی پێشوەختە بێتە ئاراوە. بەگشتی ئەمە دۆخێکە لەسەر هەرێمی کوردستان، بەڵام لە عێراقیش دیارە لە ئێستادا و جموجوڵەی کە هەیە بە تایبەتی کۆبوونەوەی ئەمڕۆی لە نێوان کۆمەڵی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی گەرچی نزیک بە 15 خولەکە دەستی پێکردووە بەشێکی قسە و باسکردنە لەسەر کەرکووک و هاوپەیمانی کە لە کەرکووکە قسەی لەسەر دەکرێت کە بێتە ئاراوە کە بەپێی ئەو زانیاریانی کە من هەمە ئەگەرچی هێشتا بڕیاری یەکلاکەرەوە یان نەداوە هیچێک لە لایەنە سیاسیەکان بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی، بەڵام ئەو هاوپەیمانیە ئەگەری لاوازە لە کەرکووک دروست بێ بۆەوەی کە هەمویان پێکەوە بەشداری هەڵبژارنەکانی عێراق بکەن. بەڵێ جەلال من ئەم پرسیارە ماوە پێشتر بارودۆخی سیاسی و ئیداری هەرێمی کوردستان وای خواست کە زوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بڕیاری هاتنە دەرەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و هاوکات داواش بکەن کە لەگەڵ هەندێک هێزی سیاسی تر داوایان کرد کە حکوومەت هەڵوەشێتەوە حکوومەتێکی کاتی ئینتیقالی دروست بکرێ بۆی لەم بارودۆخە سیاسیە تێپەڕین تا دەگەینە هەڵبژاردن. نازانم لەگەڵ شەقامە کە ئەم داواکاریە هەبوو شەقام خۆپیشاندانەکانی کپ کرانەوە
تا چ ڕادەیەک داواکاری ئەم هێزە سیاسیانە لە پارتی وێکێتی هێشتا ماوەتەوە؟ دیارە ئەوەی کە ئێستا و دوولایەنە سەرقاڵی ئامادەکارین بۆی کە بەرەیەکی نوێ ئامادە بکەن لە هەرێمی کوردستاندا بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی سیستەمی سیاسی و بەتایبەتی تەنانەت گۆڕین لە موچاوەکان دیارە لە هەوڵی یەکەمیان کە چوونە بەغدا ئەمە دەرکەوتووە کە لە کۆبوونەوەیان لەگەڵ بەرپرسانی عراق سێ خاڵی سەرەکییان باس کردووە کە یەکێکیان چاکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان و موچەی فەرمانبەران بووە کە بەپی زانیاریەکانی من بڕیار وایە ئەم موچەیە گەرچی ئێستا قسەی لەسەرەوە دەکرێت کە ئایا ڕاستەخۆ لەگەڵ حکوومەتە ماڵە مامەڵە بکریا لەگەڵ پارێزگاکانیان لەگەڵ خودی شخصی بۆ نمونە فەرمانبەرەکاندا ئەگەری بەهێزەوەیە کە لە خاڵی یەکەمان ڕادەوەستم ئەگەری بەهێزەوەیە کە موچەی فەرمانبەران لە ڕێگەی پارێزگاکانەوە بدرێ بە دوو شێوازەگەریە یەکێکیان لە ڕێگەی لیژنە تایبەتەکانەوە چۆن ئێستا بەشێک لە موچەی وەزارەتەکان کە لە ڕێگەی لیژنەوە دابەش دەکرێت ئەگەریە لە ڕێگەیەوە بێت لە ڕێگەی دووەم ئەگەریە لە ڕێگەی بانخەکانەوە بێت کە دیارە لە عێراقیش لە ئێستادا لقی بانخەناوەندیەکان لە هەولێر و لە سلێمانیش بوونیان هەیە لە ڕێگەی بانخەکانەوە بێ حساب شخصی بۆ مامۆستایان و فەرمانبەران بکرێتەوە لەو ڕێگەیەوە موچە دابەش بکرێت خاڵی دووەم کە دیارە وەفدەکەی هەرێمی کوردستان یا وەفدی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی لە بەغدا جەختیان لەسەر دەکردەوە پێکهێنانی دیارە حکوومەتێکی کاتی و هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و ینی دوور لە ساختەکاری و پاکردنەوەی تۆمارێکی دەنگدەرانە کە ئەمە دیارە پەیوەستە هەم بە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی و دوجاریش لەگەڵ هەڵبژاردنەکانی عراقدا قسە و باسی لەسەر دەکەن کۆبوونەوەی ئەمڕۆ هەموم خاڵانە لە خۆ دەگرێت ئەگەر چی تا ئێستا قسەیەکی ئەوتوی فەرمی یەکێتی و پارتی لەسەر کۆبوونەوەکەی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و هاوپەیمانی کە لە بەغدا هەیان بووە ڕەتیان نەکردوێتەوە بەڵکو ئەگەرچی هەندێک قسەشیان لەسەر کردووە بەڵام لە هەمان کاتدا سوپاسی هەر کەس و لایەنێکیان کردووە کە بتوانێت بارودۆخەکە بگۆڕێ بۆیە لە ئێستادا ئەم بەرەیە کە دیارە پرسیارەکەی جەنابیش لەسەر ئەوە بوو سەرقاڵیەوەن کە فراوانتری بکەن تەنانەت پێشتریش پێشنیار بۆ یەکێتی و پارتی کراوە کە بێنە ناو ئەم بەرەیەوە بۆ مەرجی کە بەرەکە بۆ گۆڕانکاریە بێت کە هەموو لایەک لەسەر ڕێکەوێت نەک بەو شێوازە هەرێمی کوردستانی محەممەد پێم نێرمان لە شاری سلێمانی زۆر سپاس بۆ زانیاریەکان.